باو باپیرمان هاتنە ئەم وڵاتە چۆڵ بێ و خاوەنڕان بێنێ و ئاوی بێ و لەوەڕێ بێ هاتنە لێ دانیشتنە ئەمە لە ساڵ 42 ژنێکمان نییە لە قەومەتەکەی خۆمان عەرەب هاوردیان حتا ڕامان کێشێتە دیاوە نەمان نەیان هاوردیە لێرێ حالێر کووردە تەقالیدمان هە کووردە ئێمە عەشرەت عەرەب زوێدی ئەوجا دێکەیش هاتیە ماڵێ بنەماڵەیەکی عوبێدمان هەیە و بنەماڵەیەکی ساڵەیمان هەیە و بنەماڵەیەک باجڵانمان هەیە و بنەماڵەیەکی بەیاتە و ئەو دوای هەمووی زوێدیە خوێندنمان بە کوردیە قسەکردنمانش هەر بە کوردیە مناڵمان سە من خۆم مناڵم عەرەبی نازانێ بەڵێ خۆم عەرەبیە زانم و قسەکردمان هە بە کوردیە بەڵێ سەردانیانەکەین ئەوان سەردانمانەکەن بەڵێ مزگەوتمان هەیە و مەلامان بۆ تێ لە کفریوە بە جمعان تێ تەلەبە تقریبن وا بزانم 40 تەلەبەمان هەیە پۆل تا پۆلی حەوتمان هەیە